سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە پرۆسەی خوێندن دەکەین با بزانین پرۆسەی خوێندن ئەم ساڵا چی بەسەر دێت لەگەڵ هاوڵاتیان و مامۆستایان و خوێندکارانی ئەم ناوچەیە گفتوگۆ دەکەین و ڕابوچوونی مامۆستایان و هاوڵاتیان لەسەر تەوەرەکە وەردەگرین با بزانین چیمان پێ دەڵێن فەرموون بینەریان بەرنامەیە بن. سڵاوتان لەبێ باشم باشم دلیار پۆلی چەندی پۆلی پێنجم دەچێت قوتابخانە؟ بەڵێ ئەس دەکەی دەرگای قوتابخانە بکرێتەوە؟ بەڵێ چت هەیە بیڵێت داواکاری چێتەوە؟ داواکاریمە قوتابخانەکان بکەنەوە و هەمومان بخوێن و ناجەح بین بۆ پێشەوە بڕۆین. ئەس دەکەی قوتابخانەکان ببنەوە ئێستا؟ بەڵێ. تو بە شێوازی ئۆنلاین دەخوێنی؟ نەخێت ناتوانم. بۆ؟ ئۆنلاین نەخۆشە دەرسەکان بە جوانی نییە لە مەکتەب دەرسەکان جوانتر و باشترە. مامۆستا جوانتر فێرتان دەکات لە ئۆنلاین؟ نە مەکتەب باشترە لە مەکتەبەکان باشترە. ئەنی هەز دەکەن دەرگای قوتابخانەکان بکرێتەوە؟ بەڵێ. داخستنی قوتابخانەکان چ کاریگەری دەکاتە سەر پرۆسەی خوێندن و سەر خوێندکار؟ تقریبا ئەماوەی ساڵێکە دابڕانی قوتابی لە خوێندنگە و لە پرۆسەی پەروەردە و فێرکردن دەبێتە هۆی لاوازی بواری کۆمەڵایەتی و بواری ئابووری و بواری فکری و بواری ڕۆشنبیری بۆیە داخستنی ساڵێکان دوو ساڵ لە کەسایەتی خوێندکار دەکات یەک دوو ساڵێ لێ بفەوتێت ئەوەش پرۆسەی خوێندندا دەپچڕێت. ئەو پچڕانەش کاریگەریەکی نەرێتی دەبیت لە دەوا ڕۆژە. ئەمەش بۆ نمونە مەتەڵەن دابڕانی لە خوێندن و لە پرۆسەی خوێندن دەبێتە هۆی ئەوەی زیاتر منداڵ بەرەو بەدفەڕی بچیت و بەرەو تووشی تاوان بیت و تووشی کێشە بیت و تووشی ناکۆکی بیت و تووشی بێکاری چونکە بێکاری کورد گوتیتی شەڕ باشترە لە بێکاریە. بۆیە دەکرێت پرۆسەی خوێندن ئەو دەسەڵاتی مە دەسەڵاتە هیچ گوێ ناداتە پرۆسەی خوێندن و پەروەردە فێرکردن تەنها من دەڵێم پەروەردەی مە پەروەردە نییە دەی برێن وەزارەتی خوێندنە تەنها وەزارەتی پەروەردە نییە چکن کەسایەکەی وەکو شێوەیەکی پێویست و کاریگەر و ئەکادمی پەروەردەکە سەری هەڵنەدایە چونکە هەموو جانبی تیۆریە جانبی عەمەلی لەگەڵ نییە. بۆیە هەموو وەکو پەروەردەکانی جیهانی ناکرێتە پەروەردە تەنها ناوەکە لەسەر دەنایە خوێندنە. بۆیە دابڕانەکە بە شێوەیەکی سلبی دەگەڕێتەوە سەر کۆمەڵگە و دوا ڕۆژی هەر منداڵێک لەوانە خەونێکی هەبێت لە دوا ڕۆژە ئەو ساڵی لێبتە کاریگەرێکی سلبی لەسەری دەمینێتەوە. خەریکە ئەو ساڵا دەرگای خوێندنگاکان هێشتان بەڕوونی دیار نییە ینی ماوە دەوامەکان تاجیل دەکرێت دوا دەخرێت ینی پێ دوایە ئەمە کاریگەریی خراپ بکاتە سەر داهاتووی ئەو خوێندکارانە کە لە ئێستادا دەخوێن و ئێستاش حکوومەت بڕیاری داوەکە بە شێوەیەکی نائیلزامی چ لە ئۆنلاین بخوێنن یاخۆت لە قوتابخانەکان ئەمە
کاریگەری دەکاتە سەر خوێندکار و ئێمە لە 2010 گوتمان حکوومەتێکی ئەلکترۆنی چاکەین بەڵام نەمانتوانی حکوومەتێکی ئەلکترۆنی چاکەن بەس ئێستا کە پەروەردەی بکەنە پەروەردەی ئۆنلاین لە 90 سەرکەوتو نابێت بۆیە بیستمانە سیاستمەدارێک ئەگە لە سیاسەتە فەشەلینەوە لە خەباتە تێکۆشینە فەشەلین دەبی بگەڕێت سەر پەروەردەی بەڵام سیاسەتی مە حکوومەت ناگەرێتە سەر پرۆسەی پەروەردەی باقارێکی نادیاردا دەبات و ئەو پرۆسەیە دوا ڕۆژێکی باشی نییە چونکە لەوانەیە هەندە بواری زانستی هەیە پێویستی بە تاقیگە هەیەوە بواری مەرسم هەیە بواری وێنەگری کۆمپیوتەر و عملی هەیە ئەو شتانە لە پەروەردەی کوردی نیە بۆیە حکوومەت کەم تەرخەمە بێخەمە بەرپرسیارەتی هەر لەسەر ئەستۆی وان و وانەی لەسەر پرۆسی پەروەردە خەمی گەورەی پرۆسی پەروەردە ناخۆن چونکە لە کوردستان دوو شت هەیە گرنگە یەکیان ڕێگەوبان ئەوەی دی پرۆسی پەروەردە و فێرکردنە چونکە ئەمە هەردوو پرۆسەمان زۆر لە پاشێشتە. سڵاو بەخێر بن لەسەر داخستنی دەرگای خوێندنگایەکان چی دەڵێ لەسەر داخستنی دەرگای خوێندنگەکانی کە وا خۆت چی بە لەسەر پرۆسی خوێندن دێ ئەم ساڵ پێتان وایە پرۆسی خوێندن ئەو ساڵ چی بەسەر دێت و داهاتوی خوێندکار بەجددی تۆ دەبینی ئێستاوە 2 ساڵە بێ پرۆسی خوێندن یعنی بەجددی پەچی کەوتووە لە ڕووی با بڵین کە کراوەتە ئۆنلاین و بە ئەتەرنێت لە ماڵەوە خوێندن چەنددا کەسێ با بڵین ئەتەرنێتی نیە یاخود ئەو پێداویستەی نیە وەکو مۆبایل یا وەکو لاپتۆپ بتوانێت بە ئەتەرنێت مشارەکەی ئەو ئۆنلاینەی بکە بەجددی یعنی دەبینین پرۆسەی خوێندن لە کوردستان زۆر بەخاوی دەڕوا ناکرێ بەو شێوەیە بێت تۆ دەبینی ئێستا لەبەر ئەو پەتایە تا ئێستا قوتابخانەکان نەکراوەتەوە جێگای داخە لەبەرەوەی چەندەها شوێن هەیە دەبینی زۆر لە مەکتەبەکان قەڵەواڵەخترا و بگرە کراوەتەوە ینی بەڕاستی ئایندەی خوێنکار بەرەو گوزەرانێکی زۆر خراپ دەڕوە ناکرێ بەڕاستی حکوومەت دەبێ ئاوەڕێکی جدی لە خوێنکار لەبەرەوەی نەوەی داهاتووی ئەم میلەتەن خوێنکار ناکرێ بەو شوێ پەچی بخرێ بەڵێ دەتوانانی خوێندکار سوود لە بە شێوازی ئۆنلاین سوود لە پرۆسی خوێندن ببینی یاخۆت بچێتە دەرگایەکانی قوتابخانەکان بکرێتەوە لە ناو خۆڵەکانی خوێندن سوود لە پرۆسی خوێندن ببینی خۆی سوودەکەی چیە سوودێکی زۆر کەمە خوێنکار کە ئیسیفادێکی کەم لەو ئۆنلاینەی دەکا بەحقەت تۆ دەبینی ئێستاگەر بازار بەگشتی داخرابێ حتمما ئیسیفادەیەکی چاشی دێ بۆ خوێنکارە کە مەکتەبەکان نەکراوەتەوە بەڕووی ئۆنلاین ینی ڕوو لە خوێندنەکەی بکە بەڵام لە ئێستاە کە دەبینی بازار بەگشتی کراوەتەوە ینی تەنها مەکتەبە پەچی خراوەت لەلایەن حکوومەتەوە بەجددی ناکرێ ینی ئەوە خوێنکار نەوەی ئەو کۆمەلگایان ینی کاریگەریەکی زۆر خراپ دەکەتە سە خوێنکار ینی تۆ بزانە پرۆسەی خوێندن ینی چۆن بڵی پاژەوی بخۆیە دەبینی لەبەرەوەی کە خوێنکار دەبی هەمیشە پێشڕەو بێ هەمیشە کاری باشە بۆی خوێنکار بکرێت بۆی خوێنکار زیاتر زەوق و سەلیقەی بکەتە سەر خوێندن یعنی لە ڕووی با بڵین کە وەکو خوێندنی ئۆنلاین بەڕای من خوێندنی ئۆنلاین خوێندنێکی سەقەتە خوێنکار پاش دەکەوێت لەو پرۆسەیە خوێنکار ئیسیفادەی لێ ناکە بەجددی ینی پێم وایە دەبوایە ئێستا مەکتەبەکان بکرابایەوە بەڕووی خوێنکاران بۆی خوێنکاران ئیسیفادە لە خوێندنەکەیان بکەن. بێگومان ینی خوێندن یان داخستنی دەرگای قوتابخانەکان ینی ئەمە حاڵەتێکی تایبەتە حاڵەتێکی ئاراوتەیە ینی ئەو نەخۆشیە با بڵین کۆرۆنا نەگریسەی هەموو جیهانی گرتوتەوە
ئێستاش کە قوتابخانە داخراوە لە هەرێمی کوردستان تقریبان بۆ ساڵێک دەڕوات خوێندنی ئەلکترۆنی لە شوێن دانرا بەڵام خوێنی ئەلکترۆنی هەرگیز شوێنی هۆڵەکانی خوێندن ناگرێتەوە ناتوانانی خوێندکە سوود لە ناتوان نابێتە بەدیلی ئەوە یارچەندە ئەمە حاڵەت تایبەتە بەڵام ناکرێتە بەدیلێک ویان ئەو سوودەی نابێتکە ئەوی قوتابی لە ناو هۆڵەکانی خوێندن ئامادەی بێ مامۆستا ڕوبەڕوو وانەی بۆ بڵێتەوە و من کە ڕۆژانە چاودێری سایتی پەروەردەی ئەلکترۆین دەکەم قوتابی بە ڕێژەیەکی زۆر کەم قوتابی ینی ئەوانەی من دەرسیان پێ دەڵێم ئەوانیان پێ دەڵێم ئامادە دەبنیانی و تا ئێستاش بۆ ساڵێک دەڕۆیەک لە قوتابیەکان یەک پرسیاری ئاراستەی من نەکردووە لە بابەتی ئەو بابەتی ئەمن کە پێی دەڵێم و قوتابی شتێکی وە فێر نابێت بە ڕێگە ئەلکترۆنی بێگومان ینی ئەمە زەرێکی زۆری لە پرۆسەی خوێندن و لە ئاستی زانستی قوتابیش داوە هیوادارین ئەو نەخۆشیە نەگریسەیە ینی بەرۆکی هەموو وڵاتان بەر بدا دووبارە قوتابیەکان بگەڕێنەوە ناو هۆڵی خوێندن و وەکو پێشووتر بە شێوەیەکی ئاسایی سوود لە مامۆستا و سوود لە پرۆسەی خوێندن بە ناو هۆڵەکان. ئێستا دەبینی کە خوێندکارێکی زۆر لە خوێندن دابڕاون بامڵێن زیاترە خوێندکارانێکە کە تەمەنیان بچووکە یعنی زۆر لە ناو کۆڵانەکانە لە ناو بازارەکان دەسوڕێنەوە هەرچی دایک و باو چیە لەم خۆناغەێستەکە بەردەوام لە دەرەوەن ینی پێشتر باڵێن دانێک و مامڵێن کاتێکی دانیسبێنن تاکو ئێواران لە مەکتەبی بوون ئەوانە لەگەڵ مامۆستا فێرشت دەبوون ئێستا چێ پێویستە فێریان بێگومان ئێستا ئەرکەکە لە قوتابخانەوە گواستراوەتەوە ماڵەوە زیاتر پێشووتر ئەگە ئەرگ زیاتر لەسەر مامۆستا باە لە قوتابخانە ئاگای لە قوتابیەکان باە ئێستا ئەرگ لەسەر دایک و باوکە دەبێ ئەوان چاودێری مناڵەکانیان بکەن ئاگان لیان بێ ڕۆژانە ینی متابعام بکەن بزانە ئەو منداڵانە سەیری بابەتەکانیان دەکەن بابەتی ئەلیوانە ئەلکترۆنەکانیان ئەوان پرسیار لە مامۆستاکانیان دەکەن لە ڕێگەی پەیوەندی ئەلکترۆنیەوە ینی ئەرکەکە دەگەوێتەوە سەروان بەڵام لەگەڵەوەشدا من ئێمە هەمومان حەز دەکەین ینی پرۆسەی خوێندن لە ناو هۆڵەکانی خوێندن دەست پێ بکاتەوە قوتابیان لە قوتابخانە دەست بە خوێن بکەنەوە بەڵام ئەوە حاڵەتێکە ینی کۆرۆنا شتێکی واقعیە دەتوانین بڵین بە ئەگەر ساڵێک بەبێ خوێنن تێپەڕ بێت باشترە لەوەی قوتابخانە بکرێتەوە ساڵێک بە کارەسات و تراژیدیا تێپەڕ بێت یعنی واتە قوتابی ئەگە ساڵێک ینی وەکو ئەوە دابنین کەوت لە پرۆسەی خوێندن لە تەمەنەکەی ڕۆی لە خوێندنەکەی ڕۆی باشترە لەوەی ئەگەر بزانی نەخۆشیەکە کۆرۆنا کە ئێستا هەڕەشەیەکە لە هەموو جیهان هەڕەشەیە لەسەر هەموو سێکتەرەکانی کۆمەلگا کە لە قوتابخانەژە و هەڕەشەیە هەبێت قوتابی با ساڵێکی لێ بڕوان نەک لە بەرەوەی بێتەوە ناو هۆڵەکان و ساڵێک هەر ماڵە و تراژیدیایەک لە ماڵەکەی ڕوودایان لە ناو هۆڵەکانی خوێندن تراژیدیا ڕوودات. مسألة يعني كو داخستنا درجين قطابخانة تأكيد كاريجريا خويا هاي اگر تبي يعني في الشوازين كبحثي اونلاين كان يعني قطابي اونلاين خينيتن وأوركاس ما مستعمل هذه جور وقال جال جور يعني قاعد حتى تو قطابي نرى كاس صبورات تشتكي بنفيسيد فيرنا بيتن واكيد ما مستال قطابخانه كاريجر جرك بقر قطابي ابون چالاكي بيت كيرن درس نشاط دا قطابي بجداري كير قطابي فيرد بون بس فيغافي افشتنا ما اونلاين كيفت السر ملي دايكو بابا بدي فيغافي دايكو بابا اگر موبايل قطابي ستاند با كره من بخينه فيغافي بالعكس لا تي موبايل بكدستي كره خدها بشتي كره من هر السر اونلاين بخينه تاثير اخو قالك هاي قطابي فيرنا بيتن بون من بولا ايك بولا دو هذا حتى القطابخانه نبن ما مستاد قلوان نبيتن قلوان هاريكار نبيس بنت السر تختار الشيء بنفيسيت قطابي خوجي يعني ما مستاد دستي قطابي قال جات قريت حتى نفيسيتن وتدفيت المال بيتن فيرنا بيت بشكل تاكيد كاريجريا خال سر قطابيه هي افا لايك ديجي اگر بيتو قطابخانه يعني في شوازي بيتن افخوندنا عندنا باش اخستن بون منايا كان بيجنا قطابخانه بون من نبنا كان داين ام نبنا بر في فيروسيم نبنا يعني صفاش الشيجك وعبر نبن
مرحله بكليه جنابا افيش تاثير اخو سر خوندني بالاجي كاي يعني قطابي ناب بمرحله هيك جيك طبعا تاثير اخو هي افي درجين قطاب خانه هاتنا قرتن تاثير اخو قال لك هاي قطابي باشي فيرنا بيتن وكي مدرسه الفيد بيتن کاریگری پتر کوش مال بلکم دیکوبا بین خوندواره دیکوبا بین خوندواره دو چا کوری خو فیل کتن بس قطاب خانه نه وی شوینی نه بلکم ما مستا همی هاری کاریت کن بجداریت قطابیات کن قطابی پتر فیل خواندن بیتن ئێستا کە دەبینی دەرگای خوێندنگایەکان داخراوە پێتانوانیە ئێستا ئەو بارە قورسەی کە فێربوونە لەسەر مڵی مامۆستا مڵە لاکەوتو کە توتە سەر دایک و باوکان ئێستا کە دەبینی منداڵێکی زۆر با بڵێن ئەو خوێندکارانێکی زۆر لە ناو بازار گشتیەکان مامزە شوێنە تایبەتەکان دەگەڕێن و دۆسوڕێنەوە یعنی پێتانوانیە ئێستا ئەوڵاغا گەیشتە سەر دایک و باوکە مڵی دایک و باوکان بله باور بکات تاثیر اخو قال لك احتمال وان قطابي من مازن بيجين احتمال انك قبل ناف كولانا وناف شارع بتر توشي مشكله كيشاش تبن المال جيك والدرجيك بس قطاب خانه ابو في شيء وين ابو طبعا كيشا مشكله جي شيبن وكاريجريج قال لك بتصر مال يعني ديكو باب نشين هنت او ديوان جيب كان يعني هنت تعامل لو بدي قال كان باور قطاب خانه كامل قطاب خانه ديكو باب حسك روجين هينيش قطاب خانه ابو تجي وفي قافي همي المال كافتين اكيد دي كيشا مشكله جي شيبن والسر شارع ومشكله وكيشا همي جي شيبن اگر بيت قطاب خانه بين فكرن قطابي دي مشغول خاندني در سخوبن براستی مسئله خواندن مسئله که گرنگه چون که براستی تایبت اف پولید بدایت اکودو سی براستی چون که صراحة ام بيجين اف سال راست كورونا يعني وضع كردستان وضع هم درجة استهات نگرتن ام زانين بس الحمد لله ورده وضع كبره باشيت شتن سپاس بخوده و ام بینین الحمد لله همو جد وبيش تقريبا ام بيجين همو دام ودزگت حزبي حكومي ميري هم يد وبي بلا برین ما تندرستی بریک و پیکی بینه وکرن چون که براستی کاریگری یک دسر بچیکا هبیتن چون که آن بین نبروکه اگر مدرسه نبیتن ام بیشیم افزارو که کل پولا اکی و دو و سه زحمت الماری نخواره يعني مدبني شنا سر شوارع عذري نخاري امشين بيجين شنا درد كولان دري نخاري امشين بيجين شنا هندك ممكن امشنا وان جان ابيدكو جوانيش نبيدوكم مثلا كافتريا يا ما كافتريا از بيجم دي افا يا باشنا بيتن بو بچيكزكا بمن ورا هاجت بيتو افضل قد خطاب خانه وبن ابشويكي تندرست برين ما تندرست دي باشتر بيتن خوێندکار سوود لە پرۆسی خوێندن لە شێوازی ئۆنلاین وەردەگرێت ئەگەر بەراورد دەکەن پێشتر لە ناو هۆڵەکانی خوێندن مامۆستا هەڵی دەستان و ئەرکەکان و شتەکانی پێدەگوت ئێستا بوویتە ئۆنلاینمان بە شێوەی ناڕاستەخۆ دەتوانێت لەسەر ئەنتەرنێت بە شێوەی ئۆنلاین بابەتەکانی خۆیان بخوێنێت ئایا تا چەند خوێندکار سوود لەم بابەتەکانی خۆی وەردەگرت و فێری زانیاری دەبێت مثلا اونلاین ده همشین بیشین اول بابت گریده وزارت خوندنی بالا ونیا اتیا بردن بلام ماکو ان بینین صراحة از بیشم اونلاین کسان میتی من نگوتی اونلاین تیگوتی من از داخلی غرفه بی من تلفن دانه بنجی خواز نفستی يعني استفاده نهاية تكرن صد اونلاين بو في الزمان في وقت خاص البوليتيك ودوسي حتى ام بيجين شاشش از باش نظام چیزی بو زانکویا کلیت مازن ابجد مازن احتمالی های باش خو بس بو در بو بيجين اف بوليتيك ودوسي حتى شاشه از هیچ باش نظام اونلاین چونکه اف زارو که نزانتن اونلاین چیا هر نزان كهرب احتمال نبيتن محتاجين انتر خطا انترنت نجاز عيبتن قال لك سنه اشتسري يا باش اوا از بكو از رأي شخصي خواز بيجم يا باش اوا درجه قطاب خانه بين بكرن ابرين ما تندرستي باشترين حلا چونكه ام حسكن افصالش زاروك بيباش نبن چونكه هر چند قالك جي بس ان شاء الله هيش قالك شي ماي عطله كيم او عطلتكو زور بين كيم كرن ابرين ما تندرستي بحاول قوات خدي افصله بين فكرن ان شاء الله افزارو كشدا سرفان شارع او فان كولانا ابجدكو بتشكي وكان بيجين الكافتيريا وعدنا رنخاري هم ما مستوش رنگ وی احس کن ابابتا بستف مدرسه چون براستي بابتا که مدرسه تستکی گلکی مهمه زور چون بچی اگر صفا اکی و دویسه ابریکو پیکی اب شوازه کی جان خاند حتما حتى اخر دي بس اگر فيجا في البدايه اگر بيتو هندك تشهد كرن وكو نوعا ما كبر سحكتي مثلا
وەکو نەوعان یعنی بە کوتسەکیلاتێکەوە بچم ئەویشیە صار بێ بەڵام ئەکەر بیە ماکی بژین بیا هەڕۆژ و ئەف تاڵەبە دەچێتن واژ بێ خۆجێ بەجێکەتن ئەو سەروبەری ماڵ دایک و بابێتی وزارڕووکی جان پاقشکەن بژنە مەدرسە خۆ بەس من یا باش ئەوەکو ئۆنلاین نەبیتن ئەسوەکو بینم هۆڵەکانی خوێندن هۆڵەکان بیتن و ڕێکوپێکی چونکی ئەف زارڕووکیت کچکە بمنوەرە ئەسبارناکەم شێوازی ئۆنلاین دێ فێری هیچ زمانەکە بن داخستنی دەرگای خوێندنگایەکان ئەم ساڵ چی بەسەر دێ پێتانوان نییە خوێندکار زەرمان دەبن وڵی بۆ داخستنی دەرگای قوتابخانەکان بەڕاستی کێشەگرفتێکی زۆرە بۆ قوتابیان هەرچەندە بەشێک لە خوێندنەکان کردوتە بە ئۆنلاین یعنی خوێندنی ئۆنلاین زیاتر ینی قوتابی هەندە زانیاریشت لێوە ناگری هەرچەندە گە بگەڕێنە و هۆڵی قوتابخانەکان دەتوانن زیاتر سوود لێ ببینین و شتی زیاتر وەربگرن ئەگەر بۆ منە قوتابیە پرسیارێکی هاوی بۆ من لە ئۆنلاین بیانی چۆن پرسیارەکە بە مامۆستا دەکە مامۆستا تاکو ئەگەر هەرچەندە ناقۆڵی قوتابخانە بێ ئەوە قوتابەکە دەتوانێت بە جوانی پرسیارەکە مامۆستا بکە مامۆستا بە جوانترین شێوە تێبگەن ئەگەر هەرچەندە تێنەگەشت ینی بەڕێگایەکی دی چونکە مامۆستا لەلای ئەوە دەتوانێت ئەوی تێبگەێنێت ئێوە حەزەکەن دەرگای قوتابخانەکان بەڵێ بەتاکید حەزەکەن دەرگای قوتابخانەکان بکرێتەوە ئەگەر ئۆنلاین بێ زۆر کەس هەتیمان بە ئۆنلاین نادە هەیە خەتی نییە ینی بۆ نمونە هەیە موبایلی نییە بۆ نمونە لە مالێکە 6 کەس دەچێت دە قوتابخانە کابرا وەزعەکەی تەواو نییە ینی 6 موبایل ناتوانێت بۆ منداڵەکانی بکرا ئەگەر هەرچەندە قوتابخانە بیانی کێشوگرفتی داخستنی دەرگای قوتابخانەکان کێشوگرفتی بۆ خوێندکار و بۆ دایک و باوکانیش دروست دەکات تاکید بە کێشەگری بۆ قوتابیان دروست دەکات و بۆ دایک و باوکی قوتابیان دروست دەکات و هەرچەندە وەزعەکەس بە خۆ دەزانێت وەزعەکە ئەوە نییە بۆ نمونە تازەوتم 6 موبایل و لە ماڵ دەبێ خەتت هەبێ هەیە خەتی نییە بوون دەچێتە دوکانێک شتێک کافترایەک ینی نابێت چۆن قوتابی لە دوکانێک کافتریا گوێ لە دەرسەکە دەبێت تێدەگەن باشترین چارەسەر دەرکردنەوە دەرگای قوتابخانەکان بەێ ئەرێ وڵات دەرگای قوتابخانەکان بکرێتەوە قوتابیەکان زیاتر سوود لێ دەبێنن و زانیاری زیاتر وەردەگرن باڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتنە کۆتایی بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک لە قەزای بەردەڕەش ئەوی گەیویستی بوون ئەمە ڕابۆچوونی هەوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لەسەر تەوەرەکەی ئەمڕۆکەمان سپاسی ئێوە دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ کامبیرەمان جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە ڕێز و خۆشەویستی من قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ